جموجولێکە بۆم بەیانە تقریبا لە کاتژمێر هەشتی بیانیوە ئێمەش ئامادە باشیمان بۆ خۆمان کرد وەکوی هێزی پێشمەرگا ئاسایش هاتین بۆ ناوچەکە ینی داواکاری ئەوان بوو یەکەم جار وتیانە بێ ناوچەکە چۆڵ بکەن تا 2003 دێ هاتن دانیشتن عەقید جاسم مەسوول مەحوەری جەلەولا کڵۆژۆ لەگەڵ بەڕێزکا مەحموو برادرانە دانیشتن لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن یەکێ لەو خاڵانە هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕەبیەکانی ئیسلاح و منتەقەی قڵا هەیە ئەبێ بە مشتەرەکی ئەوانش لەگەڵ ئێمە بوون ئەوە یەکێ لە خاڵەکانە ئێمەش وەکو خاڵی خۆمان داوامان لێکردن هەر ڕۆژێک بە بیانوێ ئاگادارمانەکەن و بۆ ئەوەی ئاگادارمانکردن بۆ ئەوەی هیچ کاتێ شەڕ نەوێت لە ناوچەکە لە بەرەوە شەڕەکە لە ساڕا هیچ کەسێ نییە ئێمەش وەکو ئەو جموجولە هەبوو وەکو ئاسایشی گەرمیان هاتین بەدەم ئەو جموجۆڵەوە بۆ ئەوەی هیچ ڕوو نەدا ئەلحەمدولیلا ئێستا هیچ ڕووی نەدا و ئەوان گەڕانە دواوە و ئێمەش ئەگەڕێنەوە.